ورقت الأشياء في مدح من كل عليه. تەکەی تاڵەبانی مێژووی ئەگەڕێتەوە بۆ 250 ساڵ بەلەیستە. لە دوای ئەوایە کوڕی گەورەی مەلا مەحموود شێخ ئەحمەدی تاڵەبانی، لە دوای شێخ ئەحمەدی تاڵەبانی شێخ عەبدوڕەحمان کە کوڕی شێخ ئەحمەدی تاڵەبانیە، و لە دوای ئەو شێخ عەلی، لە دوای شێخ عەلی شێخ مەحەممەد عەلی، دوای شێخ مەحەممەد جەمیل، دوای شێخ عەلی کاکاتە باوکی بەندە. طریقەتی تاڵەبانی لەسەر طریقەتی قادریە، شێخ عەبدولقادری گەیلانی کە مەلا مەحموود لە دێی قەرەداغە بێت، سەردانیە کات شێخ ئەحمەد کە ناسراوە بە شێخ ئەحمەدی هیندی، مەزارەکەی لە سوورداشە لە ئەولادزادەی شێخ عەبدولقادری گەیلانیە، لە هیندستانەوە بەپا هاتووە بۆ قەرەداغ وەلای بابامان مەلا مەحموودی زەنگنە، لەوێ طریقەتی قادری پێداوە. ئێمە طریقەتەکەمان لە شێخ ئەحمەدی هیندیەوەیە کاکاتە ئەولادزادەی شێخ عەبدولقادری گەیلانی. ذکری ڕۆژی جومعەمان لە دوای نوێژی جومعەیە بەردەوامە بێ هەتاکو نوێژی عەسر، شەوی سێشەممە دووشەمە لەسەر سێشەمەش ذگرمان هەیە، بەردەوامە بێت چەند سەعاتێ لە دوای نوێژی عیشا. تەکیە ئەو مناسەبە دینیانەی وەکو بڵێن مەولودی پێغەمبەر، لە دایکبوونی پێغەمبەر، لە دایکبوونی شێخ عەبدولقادر گەیلانی، ئیسرا و میعراج و ئەو مناسەبە دینیانە هەمووی لێرانە حیاکرێتەوە، ینی ئەکرێ لێرانەیە نانەدرێت و ئێرە تەکیەی تەعامیەش هەیە، تەعامی هەیە، خواردنی هەیە. ڕۆژی جومعە پێشی نوێژی جومعە نانەدرێ، ڕۆژانی تریش هەموو وەختێنانی هەیە، کۆمەڵی فەقیر و هەژاریش لە ناو تەکیە غورفەیان هەیە.